خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین لە دوای دەرەنجامەکانی هەڵبژاردن کە شەوی ڕابردوو کۆتا دەرەنجامەکان ڕاگەیەندرا داڕادەیەکی زۆر دۆخی سیاسی و دۆخی داهاتووی عێراق دەرکەوتووە بە جۆرێک کە بەشێک لە هێزە سوننەکان و بەشێک لە شیعە ڕازین بە ئەنجامی هەڵبژاردنەکان بەڵام بەشێک لە هێزە شیعەکان بە تایبەتی جوانەی کە وا باز دەکرێت لە ئێرانەوە نزیکن ئەنجامەکانیان ڕەت کردوتەوە تا ئێستا نازاندرێت کە ئاخۆ چارەنووسی دەرەنجامەکانی هەڵبژاردن ئەبێتە هۆکارێک بۆ پێکێنانی ئەنجومەنی نوێنەران و دواتر حکوومەتێک کە بتوانێت خزمەتی عێراقیەکان بکات و جیاواز بێت لە حکوومەتەکانی دوای 2003 ئایا عێراق لە بەردەم دەرگای دۆزەخێکە؟ ئایا عێراق ئەتوانێت خۆی دوور بخاتەوە لە دەستی ئیقلیمی و نێودەوڵەتی؟ ئایا هەموو ئەو پێشبینیانەی کە بۆ جەنگێکی ناوخۆیی لە نێوماڵی شیعە دەکرێن نزیک دەبنەوە لە ڕاستی؟ هەمووانە ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە هەولێرەوە دکتۆر ئاراس عەبدوڵڵا شارەزا لە یاسای نێودەوڵەتی چاودێری سیاسی هەروەها لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز ئەمین بەکر ڕاوێژکاری خولی پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر بەخێر بێیت. سوپاس بۆ جەنابیشت. بەخێر بێیت. سەرەتا با لە هەولێرەوە دەست پێ بکەین تاکو تۆ پشوێگە دەی تازە داخڵ بوویت. دکتۆر ئاراس سڵاوت لێبێ. دەرەنجامەکانی هەڵبژاردن ڕاگەیەنراوە ئێستا هەر هێز و لایەنە سەنگ و قورسایی خۆی ئەزانێ بۆ ڕقەمانە ئەتوانێت هەنگاو بنێ بۆ پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراقی بەڵام بەشێک لە شیعەکان ئەنجامەکانیان ڕەت کردوتەوە ئەمە عێراق بەرەو شوێ بە. بەڵێ شەوتان باش خۆشەویستیم بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەتان لە ستۆدیۆ. طبعاً بارودۆخی عێراق و ئەو هەڵبژاردنە دوای گۆڕینی یاسای ژمارە تعدیلکردنی یاسای هەڵبژاردن بە ژمارە 45 لە ساڵی 2013 کردنی بە 83 بازنەی هەڵبژاردن کە پێشتر 18 بازنە بووە گۆڕانکاری لەسەر ئاسی دەنجی پارت و لایەنە سیاسیەکان دروست کرد و گۆڕانکاری لە تەوازنی هێز لە عێراقدا بە شێوەیەکی ئەگەر کەمیش بێ دروست کردووە. طبعاً دوای ڕاگەاندنی نەتائیجەکان بە دیارکەوت زۆر پارت و لایەنی سیاسی کەوا پێشتر پارسەنجی هێزیان هەبوو لە عێراق و قسەیان هەبووە و دەسەڵاتیان هەبووە و توانیویانە لە عێراق زۆر بڕیار فەرز بکەن لەسەر حکومەت و لە ناو پەرلەمانیشدا ئەمڕۆ دەبینین کەوا بە ڕێژەیەکی کەم کورسەکانیان دەنجیان کەم کردووە بە تەئکیدیش ئەوەی لەو هەڵبژاردنە کە دۆڕاوە هەر ئەکی دەڵێ من تانە لە هەڵبژاردن دەدەم ئەتیرافی پێ ناکەم یاخود هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک و خاوێن نەبووە. طبعاً دەربارەی نەزاهەتی هەڵبژاردنەکە بۆ یەکەم جارە لە عێراقی نوێ لە عێراقی نوێ مەبەستم ئەوەیە لە پاش ساڵی 2003 جوانترین و پاک و خاوێنترین هەڵبژاردن لە عێراق هەڵبجام بدرێ لەوانەیە هەندێک خەلەلی تەکنیکی هەبوو بێ لە کاتی هەڵبژاردن بەڵام پرۆسەکە بە شێوەیەکی گشتی زۆر پاک بوو جێگای ستایشی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوە ناحکومیەکان من کەوا چاودێری پرۆسەی هەڵبژاردنیان دەکرد. لێرەدا دوو ڕاه هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئایا گەورەترین کوتلە لە ناو پەرلەمانی عێراق دروست دەکرێت ئەگەر گەورەترین کوتلە دروستکرا ئەوە چەهان لایەن تێدا بەشداری دەکرێت چەهان لایەن بەشداری تێدا ناکرێت. لێرەدا پێویستە خاڵێک دروست بکەین کە فەتح کورسی کەم هێناوە هێزی چەکداری هەیە حەشد لە ژێر دەسەڵاتیەتی ناکرێت پەراوێز بکرێ یان ئەوەتەیە دەبێ حکوومەتێکی لاواز پێک بهێنرێت زۆر بە زۆری لایەنە چەکدارەکانی عێراق هەیمەنەیەی پێنەدەن و یاخود بەگوێی نەکرێ یانیش ئەوەتەیە نابێت زۆر گوێ بدرێتە کورسیەکانی ناو پەرلەمان حکوومەتێکی تەوافقی دروست بکرێت کە ئەمن لەگەڵ ئەو ڕایان نزیکم کەوا پێ دەچێ لەسەر ئەساسی کورسی و دەنگ حکوومەتی داهاتووی عێراق دروست نەبێت لەسەر ئەساسی تەوافقاتێکی سیاسی بۆ ئەوەی بارودۆخی عێراق تێک نەچێ. یعنی ئێمە هەمومان دەزانین کەوا من خاستن ئەوەی کە خۆم لە بەڕێزشتان دەزانم من لە بەغدا زۆر دەچم و دێم حکومەت بوونی نییە لە شەقامەکانی عێراقی لە ناوەڕاست و لە باشووری عێراقی لە هەر حاڵەتێک لە هەر شتێک حەشت
دەتوانێت جڵەوی دەسەڵات بگرێتە دەست ئەگە بێرمان نەچێ ماوەیەک لەمەوبەر یەکێک لە سەرکردەکانی حەشد گیرا بە 2 سەعات توانیان بینایی حکوومەتی عێراقی کۆنتترۆل بکەن و حکوومەتی عێراقی و کاظمی ناچار بکەن بە بەردانی ئەو بەرپرسی باش ئێستا قیادەکانی دکتۆر قیادەکانی حەشد ئێستا ڕەتیان کردوتەوە مەسەلەن جگە لە سەدر شیعەکان بە مالکی و بە عەمار حەکیم و بە عەبادی و بە حەشیم و بە هەموو ئەوانە ڕەتیان کردوتەوە ئەمانە ئەگەر ببنەوە پزیسیۆن لە حاڵەتێکدا ئەو تەنانەت فالح فەیازیشی تایە مەسەلەن ئەمانە تا چەند ئەبنە هۆکارێک بۆی ئەو حکوومەتێکی لەرزۆک بێ بتأكيد حكومتك دروز ببي فتح وببي فالح فياز وببي مالكي واولى اناني كوا اقربنا اوبوزيسيوني سرتشي وثاني لا هالبجارني او برلماني او زار الدعوه بالتاكيد حكومتك اللي رزوق دروز دبي حكومتك بيد صلاه دروز دبي ناتوان نزلوا يد صلاه لنا وراسو باشوري عراق بقريت دسكواتا او زور حكومتنا نبوني باشتري لبون بو بيويستا او لا نانش بينونا بريشتان نتسي يعني دستي درتشي ولاتاني اقليمي رولي خوي للعراق کاریگەری خۆی هەیە لە عێراق بۆیە ئەمن وای بۆ دەچم حکوومەتێکی توافقاتی نیشتیمانی دروست بکردنە لەسەر ئەساسی دەنگدان چونکە ئەگەر هات وا نەکرێ لەوانەیە بارودۆخی عێراق بکەوێتە خۆناغێکی مەترسیدار دوورمە بینە شەڕ لە نێوان هێزی عێراقی و ئەو گروپە حەشدانە دروست ببێت ئەو میلیشیانە دروست ببێت کەواتە وا هەوڵ ئەدرێ لە دوێنێشەوە کۆبوونەوەی چور و پڕ کراوە لەگەڵ بە تایبەتی لەگەڵ موقتەدا سەدر کە براوەی یەکەمی هەڵبژاردنە بەڵام براوە یەکەمی هەڵبژاردنش بە واتەیە نایەکاوە بتوانێت گەورەترین کوتلەی پەرلەمانی دروست بکات کەواتە ئەوای ئەو کەسە ئەو لایەنە حکومە دروست دەکات کەوا گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک دێنێ بەڵام بە حکمی ئەوەی موقتەدا سەدر توانیوێتی زۆر وەکو تەیارێک زۆرترین کورسەکانی پەرلەمانی عێراق بکات بە یەکەم دەربچێت لە ڕووی کورسی پەرلەمانیەوە نەک لە ڕووی کوتلەی پەرلەمانی کۆبنەوەی فراوان هەیە و بگرە وڵاتانی ئیقلیمیش دەستیان تێدا هەیە و نوێنەری ئێران هاتووە و نوێنەری خەلیزی تێدایە و تورکیا لەلایەوە لەسەر خەتە و ئەمریکا لەسەر خەتە ئەوانە هەموو هەوڵ ئەدەنکەوە وا بکرێ حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی دروست بکرێ چونکە مەترسیدارە هەر تەقەی یەکەم زەحمەتە گە تەقەی یەکەم کرا لەوانەیە بارودۆخی عێراق بکەوێتە قۆناغێکی مەترسیدار لەو ناوەشەوە گروپی تیرۆریستی تر سەر هەڵبدەنەوە بگەینەوە ئەو چوارچەوەی کەوا لە خاڵی سفر دەستمان پێ کرد. بەڵێ دکتۆر هاوار بە ماڵی عراقیەکان هەموو وڵاتە جیهانی و ئیقلیمیەکان بۆ عێراق لەسەر خەتن هەرێکە و پشتی خۆی ببات ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر ئاراس دکتۆرە میچلااو لێبێ بۆ چوونی بەڕێزت مەسەلەن ئەوەندەی انتخاباتەکە و جەبهەیە بردوێتەوە کە بەڕاستی دوورە لە ئێرانیان لانی کەم مەسافەکەی دوورترە لە هێزەکانی تر بە زۆری ئەوانە براون و باسیش دەکرێت مەسەلەن مبارەکەی ئەمجارەی و انتخاباتە لە ئیماراتەوە بووە بەژێر چاودێری ئەمریکا و ڕەنگە مەسەلەن سعودیا قەتەر تورکیا بە جۆرێک لە یاریەکە بەشدار بن و ئێستاش حکوومەت پێک دێەوە شیعەکان ڕەتیان کردوتەوە ئەمە عێراق بەرەو کوێ ئەبات سەردەسڵاتن لێبێت سڵاویم بەرنامەیە و میوانە بەڕێزەکەتان ئەوەی کە ینی پێویستە کارە سەری بوەسی لەم هەڵبژاردندا ئەوەیە کە هێزە سیاسی شیعەکان بە تایبەتی ئەوانەی کە حەشد یاخود ئەوانەی کە لە ئێرانەوە نزیکن و زۆر هێزی تریش لە عێراقا و لەم هەڵبژاردنەدا تەنها تووشی سەدمەیەک نەبوون بەوەی کە گومانیان هەیە لە نتیجەی هەڵبژاردنەکان سەدمەیەکی تریش کە تووشی بوون ئەوەیە کە سیستەمی هەڵبژاردنەکە جۆرێک بووە کە لەگەڵ ئەو یان نیانتوانیەوە مواکەبەی ئەو سیستەمی هەڵبژاردنە بکەن کە هەیە بۆ نمونە جیاوازێکی زۆر ڕوون سەدرەکان نزیکەی 600,000 ئەو نەسەوتە هێنا وەڵام 76 مەقادیان هێناوە بەرامبەر بەوە تیاری حکمە و یانی تەحالفی خۆی دەولە نزیکەی 400,000 سەوتیان هێناوە بەڵام 4 مەقادیان هێناوە جیاوازێکی زۆر ینی 200,000 سەوتیان فەرقە بەڵام حەفتاوی نزیکەی 69 مەقعدی پەرلەمانیان فەرقە تێنەگەیشتنە یاخود دەستکاریکردنە تایزات لە ڕاستیدا یەک شارەزانە بوونە بەم سیستەمە شارەزانە بوونە و بابەتیشی سیستەمی هەڵبژاردنەکە کە سیستەمی بازنەی ئەتوان ناڵم بازنەی فەردیە بەڵکوم بازنەی بچووکە و شارەزایی نەبوونیش لەوەی کە چۆن تعامل لەگەڵ ئەم سیستەمەیە ئەەکەی خۆیان لە سەرڕانهێناوە تووشی سەد مەش بوون یان چونکە زیاتر ئەوان باوەڕیان بە لوغەی ئەرقام هەبوو بەڵام
حڵتێکە بەشێک لە ئەبێ ئەوەش بڵێن کە بەشێک لە جەماوەرەکانیان دەنجیان نەداوە و یاخود ئەگەر دەنجیشاندا بێ دەنجیان بەوەندا و ئەو لایەنیان گۆڕیوە و یەکێک لە بابەتە تازەکان لە هەڵبژارندا ئەوەیە کە ڕێژی ێزگار زۆر کاندیدی سربەخۆ دەرچووە تاوان لە هەرێمانە لە دەرەوەی هەرێمە نزیکی کاندیدی سربەخۆ دوو هێزی تریش کە ینی بۆ نمونە ئیمتیداد و کانون شاخت کانونە ئەو دوانش 15 کورسیان هێناوە بە هەردووچیان ئەمە ینی 55 کورسی کە ینی ێزگار زۆر نا چاوەڕی کورسیشیانە کرد بۆ بێلایەنەکان بەڵام ینی زۆر ڕۆشت کەواتە دروستبوونی هێزی جیاواز لە دەرەوەی معادلە شیعێک تەقلیدیەکە و هین حساب نەکردن و خۆبار نەهێنان یان ڕەنەهاتن لەسەر ئەم سیستەمی هەڵبژاردنە ئەمانە هەمووی سەدمە بوون و یەکێک لە ینی بەدوای سەرداوێکە گەڕێن بۆ ئەوەی کە بە تایبەتی خۆشەندانەکە ڕەتکەنەوە ئەم بڵێن هەڵبژاردنەکە ڕەتکەنەوە و یەکێک لە ینی ڕێکارەکانی بۆ ئەو ڕەتکردنەوەی دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە بۆ خۆپیشاندانەیەکی ئەمڕۆ دەستی پێ کردووە لە بەغدا و بەسرا و لە سەریانۆکۆ عینادیەکەی سەدرەکە پێش هەڵبژاردن کردی وتی من بەژاری هەڵبژاردن ناکەم و دوجار تا کار ئاسانیان بۆ کردەوەی کە لە ڕاستیدا زمانێکیان لە ڕاستیدا من ئەوەی کە خوێنەوەی منە زەختێکە بۆ ئەوەی کە ینی ئەو بیرۆکەیە لای سەدر کاڵکەنەوە کە پێی وایە کە بێت خۆی ئیتر ینی پێشەوایەتی مەشهدە سیاسیەکە بکە بۆ پێکهێنانی حکوومەت و دەیانەوێت وا بکەن لانی کەمی بە ینی جۆرێک لە سیستەمی بە حکوومەتیشی تەوافقی لە بینی دوو تەوژمە شیعەکە خۆیدا ینی حکوومەتیشی تری تەوافقی دروستکەن بۆیە ئەم جارش ینی وەکو پێشتری شەر ئەممان باس کردووە کە چانسی ئەم حکوومەتەش یاخود ئەم حکوومەتەش لە شێوەی پێکاتیندا زۆر لە حکوومەتەکانی پێش ناتوان جیاواز بێت چی ئەگۆڕێت مەسەلەن زۆر وترا کە لە هەڵبژاردننی پێشوەختەکە دوچان سە بۆ عراقیەکان مەسەلەن بەڵام ئەوەی سەیرەکرێ زیاتر دوورخستنەوەی دەستی ئێرانە بەڵام دەستی وڵاتانی تر هەیە لە ناو عراق لە ڕاستیدا ئێرانەکانیش بە ئاسانی ساحەکە چۆڵ ناکەن چاو هێزانی کە لەسەر ئێران حسابن بۆ نمونە ئێستا حەشتێکان خۆیان کورسیان هەیە ینی بۆ منە دەوڵەتی قانون 34 کورسی هەیە فەتەح چواردەی هەیە بڵێن هێزەکانی دیکە چەند کورسییان هەیە فارەپیاسەتی هەموو ئەمانە بڵێ ئەگەر ئەمانە بێت و بۆ منە ینی واز بێنن لەوە یان واز بێنن ڕازی بن بەوەی کە مقتەسەدر ئەو حکوومەتی کە ئەوێت وەکو خۆی ئەوێت تەشکیلی بکە ئەو کاتە یەکێک لە گریمانە زۆر سەرچەکان ئەوەیە بابەتی دەمجی حەشت لەگەڵ قواتی مسەلحە بێتە ئاراوە ئەم بابەتە گەر بێتە ئاراوە کاتاوان لە پەرلەمانە بەهێز نەبن یاخود لە حکوومەتە قەراری سیاسیامە دەست نەبێ ئەو کاتە لەوانەیە ینی زەرری گەورە بکەن ئیتر ئایا ئەڕۆن بەرە و بە ئاڕاستی ترا ئەڕۆن و بە قبول نەکردن و ڕەتکردنەوەی ئەمە یاخودنا گرنگەوەی دوجار ئەگەر ئەمە بە ئیتارێکی تەشریعی یاساییە بڕوە ئەوان زەرەرەکەن چونکە لە هەردوو بارەکەدا زەرەرەکەن ئەگەر قبولیکەن زەرەرەکەن قبوڵشی نەکەن بەجۆیشتر زەرەرەکەن چونکە دەرەچن لە یاساغەبن ئەو کاتە لە بۆی هەیە مقتەسەدر ئەوەی کە بەسەر سەدرەکانە هات لە 2006 و 2008 تاکو 2008 هەمان شت بەسەر ئەوانە بێتەوە ئەگەری شەڕ تا چەند ئەگەرێکی کرا پێکدادانی هێزەکانیان عراق لەو دۆخە دەرچووە پێم وایە ڕاعەکانی عراق جاچ ڕاعی دەرەچەکان ئەقلیمیەکان بێ چێ کۆمەڵێک چەند ئەهلی عەقدمان هەیە هەلی عەقد و ڕێیمان هەیە ینی بە تعبیرێکین زۆرێک لە مەرجەعەکانی شیعە ڕێگە بەمە نادەن کە عراق بگاتە ئەو حاڵەتە بە تایبەتی ناو شیعەکان خۆیاندا بەڵام بۆی هەیە ینی بەریەکەوتن لەم لا لەولا شتێکە بێ ئەوە ناگاتەوەی کە بگاتەوەی کە وەکو 2008 شەڕێکی ناوخۆی عراقی دروست بێتەوە زۆر باش دکتۆر ئاراس پێت وایە ئەو حکوومەتە بە زووی پێک بهێنرێت بە تایبەتی کە ئێستا ئێران خۆی و لانی کەم ئەوانەی کە سەپۆرتیەکردن بە زەعیفە بیندرێن مەسەلەن یان پەرتەوازن وەکو سەدر کۆکراوە نین وەکو حەلبوسی کۆکراوە نین ینی تا چەند پێت وایە ئەمەش وەکو کۆی
کابینەکانی تر جەدەلێکی گەورەی پێویستە یەکتر ماندووکردنێکی زۆری پێویستە. پێش ئەوەی بێمە سەرجوابی ئەو پرسیارە حەزم کرد ئیزافەیە لەسەر قسەکانی میوانی بەڕێستام کەم کاک ئەمین. طبعاً سەرجەم پارت و لایەنە سیاسیەکانی عێراقی و بە هەرێمی کوردستانیشەوە تووشی هەڵەیە بوون لە دەستنیشانکردنی کاندید بۆ پەرلەمانی عێراق لەسەر شێوە کلاسیکەکەی جاران کاندیدیان هەڵبژارد ئەوە کە بووە هۆی ئەوەی دەنجیان لەسەر ئاستی جەماوەری کەم بکات. دەگە سێرکەنیمە لە هەرێمی کوردستانیش چ پارتیە چێتیە چ گۆڕانە نەوەی نوێش کە کورسی زیاد کردو بەڵام دەنجی کەمی کردووە جگەل یەکگرتووی ئیسلامی نەبێ 6,000 دەنگێکی زیادی کردووە کەواتە دەستنیشانکردنی کاندید ڕۆڵی خۆی هەبووە لە زیادکردن یا کەمکردنی دەنگەکان. پێشتر لیستی حزب هەبوو بۆ نمونە من ڕام لە کاندیدێک نەدەبوو دەنگم پێ نەدەدا بەڵام دەنگ دەدا بە لیستی حزبەکە دەنگەکە نەدەفەوتە. ئێستا خەڵکێک هەیە لەسەر جەم پارت و لایەنەکان بایکۆتی هەڵبژاردنیان کرد ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە خراپەی کەوا پارت و لایەنە سیاسی بەبەستەوە کاندیدەکان بەشیان کوردستانیشەوە ناسراو نەبوون یان دقیق نەبووە حزبەکان لە دەست نیشانکردنی کاندیدەکان بۆی کاندیدی جەماوەری بن. بەڵێ بەڵێ زۆربەی زۆری کاندیدەکان لە لق و مەڵبەند و مەکۆ و بەرەو سەرەوە دەستنیشان کراون ئەو کاندیدانە دەستنیشان نەکراون کەوا لە عمقی جەماوەرن یعنی هەتاوەکو ئێستا بابڵی شێوە کلاسیکەکە وا بووە یان ئەندامی سەرکردایەتێکیان کاندید کردووە یان کاجێر مەڵبەندێک یان کاجێر لقەک یعنی لەسەو ئەساسە بۆ یان خزمی فڵان بەرپرس و فڵان بەرپرس ئەگە سیرکەین تەماشاکەین زۆربەی زۆری پێکاتەکان هەر لەو شێوەیە جا بۆیە ئەو وای کردووە کەوا دەنجی سەردەم پارت و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانیش کەم بکات. بەڵێ لە سەبارەت بە پرسیارەکە پێت وایە دەربارەی دروستکردنی حکومت ئێمە لە خولی پێشووتری پەرلەمانیش تقریبا 5 مانگ 6 مانگمان ویستە حکومت دروست بوو ئەو جارش یەکە لەو ئەو بربەستانێکەوە لە بەردەم پرۆسی سیاسی عێراقدا دروستکردنی حکومەتی داهاتووی عێراق دەبێت طبعا ماوەیەکی زۆری پێدەچێت نزیکردنەوەی دەنگەکانی دەوێت ئەگەر بێت و هیچ ئاژاوە و ناکۆچی دروست نەبێ من تەوەقعم هەیە لە خلالی 4 مانگ 5 مانگ تا 6 مانگ یاڵە بتوانین حکومەتێک دروست بکەین لە عێراق ئەوە لەو حاڵەتەیە ئەگەر بێت و لەسەر ئەساسی توافقات با بڵێن پێکاتنی لایەنەکان بتوانن فتح بێن لەناو حکومەتەوە بتوانن ئەو لایەنانەی ترکەوە کورسیان کەمە بیان هێنە ناو حکومەتەوە پێشبینی ئەوەش دەکەم ئەو لایەنانەیەکەوە کورسیان کەمە کوتلەیەک پێک بهێنن کورسەکانی خۆیان بگەن بە تایبەتی لە ناو شیعە بیگەێنن بە 30 کورسی و بە 35 کورسی ئەو کاتەوەکو هێزێکی کاریگەرتر بە دیارەکەون و دانیشتن زیاتر دەگەڵیان ئەکرێت لەلایەن براوەکان ئەوە ئەو خۆناغا لە پێشمانە بە تاکید 6 مانجێکی دەوێت بربەستیش دەبێت بربەست دروست دەبێت دەستی وەردانی دەرەچی دروست دەبێت هەروەک ئێستا لە ئێستاوە دەزانین 3 کاندید هەیە نووری مالیکی چاوی لەوەیە جارێکتر بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاظمی چاوی لەوەیە دووبارە بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەو ئامۆزای مقتەدا سەدر وابزانە محەممەد جعفەرە ئەویش مرەشەحێکی بەقوتە بۆ ئەوی سەرۆکی کابینەی داهاتوو بگرێتە دەست لەوانەشە بەدەر لەو ناوانە ناوێکی تر پێشنیار بکرێت جگەلەوەش جگە لە پێکەنانی حکوومەتیش ئێستا سونەکانیش داوای پۆستی سەرۆک کۆمار دەکەن لەوانەیە ئەو مەعمەعەیە زۆری بوێت لە نێوان کورد و سونە و شیعە لەسەر یەکلایکردنەوەی پۆستە سیادیەکان. دوازار چی ئەمە یەکلا دەکاتەوە بەڕێز دکتۆر ئاراس چی ئەمانە یەکلا دەکاتەوە دەگەێنێتە دەرەنجامێ؟ بەتەکید بڵێ ژمارەی کورسەکان دەوری هەیە تۆ ناکرێت ئێستادا بە تایبەتیکی بەکو مقتەدا سەدر و تیاری سەدری کەوا کورسێکی زۆریان هێناوە و فەرامۆش بکرێن طبعاً فەرامۆش ناکرێن ئەوە ناتوانێت سیناریۆی چەند ساڵێک پێش ئێستا دووبارە بکرێتەوە کە ئاياد علاوی 92 کورسی هەبوو نتوانێت حکومەت پێک بێنێ ئەوە تۆزێ من ئەو بیر و بۆچنەوە یان ئەوی دیعاە بە دوور دەخەمەوە ناکرێت ئەوە دووبارە بێتەوە بەڵام بەتەکید بێزی گفتوگۆ و گەیاندنی لایەنەکان و گوێگومانی شکاری گەری وڵاتانی ئەقلیمی و ئەمریکاش ڕۆڵی دەبێت لە دەستنیشانکردنی حکومەتی داهاتووی عێراق ئەگەر بشمانەوێ حکومەتێکی باش دروست بکەین بە تاکید دەبێت حکومەتێکی توافقی نیشتیمانی بێ و هەر کەس ئەگەر لە حەزمی خۆشی تۆزیە زیاتر وەربگرێ بۆی ئاشتەوایی لە عێراق بەردەوام بێت و بۆ کورد چی گرنگە دکتۆر ئاراس بۆ کورد یانی ئێستایەتی و پارتی ڕقم 1 و ڕقم 2 نۆکو ژمارەی کورسیەکان مەسەلەن دەتوانن ببنە پارسەنگێکی گەورە بۆ هەر هێزێک کە بیانەوێ اتفاقی لەگەڵ بکەن کورد ئێستا 63 کورسی هەیە جیالەوەی مەسەلەن لە ئەگەر مەسیحەیەک لێرە و لەوەیان کۆتاکان لە بەرژەوەندی کورد یان متعاتفێ لەگەڵ بەرژەوەندی کورد بۆ 63 کورسی ئەگەر خۆی کۆکاتەوە توانێت
جارە پێش هەموو شتێک دەتوانێت خۆی کۆکاتەوە گەر خۆی کۆکاتەوە توانێت چی بکات. بەپێی ئەو تەوافقە سیاسی کەوا لە ساڵانی ڕابردوو ئەنجام درراوە یەکێک لە پۆستە سیادیەکان ئەبێ بۆ کورد بێت تاوەکو ئێستا پۆستی سەرۆک کۆمار بووە کە بە کوردراوە حەسەب ئەو حەجمەی خۆشی پۆستی وزاری و مدیر عام و ئەو پۆستانی ترکەوا لە عێراق هەیە وەری گرتووە یەکگرتووی کورد لە بەغدا زۆر زەرورە وەڵەوە من دائما ئەوم گوتووە کە کورد قەت نەیتوانیوە لە ڕێگای کاری پەرلەمانی ئێمە بە 61 کورسی یا بە 63 کورسی بتوانین ئامانجەکانی خۆمان بپێکین لەوەشە تەوافقاتی سیاسی و ڕێککەوتنی کورد بە تایبەتی پارتی و یەکێتی کەوا دوو پارتی سەرچینە لە هەرێمی کوردستان سەرجەم ئەو دەستکەوتانی کەوا تاوکو ئێستا بەدەست هاتوونە لە ڕێگای گفتوگۆکان بووە لە ڕێگا لەگەڵ پارتولانە سیاسی عێراقیەکان جاچشی ئاچشنا بەدەستمان هێناوە چارەسەرکردنی ناکۆکیەکانیش هەر لە ڕێگای چوونی وەفد و هاتنی وەفد بووە کەواتە ئێمە ئەگەر لە ڕێگای کاری پەرلەمانی و لەسەر ئەساسی دەنگانی کاری پەرلەمانی بێ لەوانەیە ئێمە ئەو پشکەمان بەبەر نەکەوێت 329 کورسی پەرلەمانی ئەگەمە 63 بین کەواتە تقریبا کەمینێش نەبین بەڵام مامناوەندی ناتوانین سیاسەتی یان بڵێن عقاری سیاسەتی عێراق بگۆڕین کەواتە تەنیا ڕێگە چارە کورد بە یەکگرتووی بچێتە بەغدا ئەنجامەکانی هەڵبژاردن بەلاوە بندرێ بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بۆ ئاسایشی نەتەوەیمان و بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان یەکگرتو و یەکدەست و یەک ڕنگ لە کوردستاندا لە عێراقدا ببوورە داکۆچ بکەنە سەر مافەکانی خۆمان و بەڵکو بتوانین لە حکوومەتیش ئەرچنە بێ ئەو جارش پۆستی سەرۆک کۆمار ئەگەر پۆستی سەرۆک کۆماریش نەبێت پۆستی سەرۆکی ئەنجومەن عەفوەن سەرۆکی پەرلەمانی عێراق وەربگرینەوە. باش دکتۆر ئەگەر ڕێمەلات کاک ئەمین ینی بۆ کورد کۆمەڵێک مەترسی هەیە کەەوەی پێش انتخاباتەکە باسەکرا مەسەلەن گۆڕانکاری لە دەستور لە هەندێک فەقەری دەستور مەسەلەن پشتگوێ خستن و هیمالکردنی مادەی 140 مەسەلەن وەکوی کە لە ڕابردوو هەرکراویشە و مەسەلەن لەسەر 200 ملیار شێر و ڕێوی دنیا بۆ کورد دەهێنەوە تا ئەینێرن مانگانە کورد چۆن ئەتوانێت لە عراقی داهاتوودا لە دوای دەرەنجامەکانی هەڵبژاردنەوە بتوانێت زمانی ئەوانە بکا پێش ئەوەی شەڕی پۆستێکی وەکو سەرۆک کۆماریان سەرۆکی ئەنجومەن نوێنەرانیان وەزارەتێ بکە. لە ڕاستی سوارێکی وەزیهە بەڵامایە ئەتوانین بۆ شێوەی جای بینەوە کە کورد چۆن نەتوانێت کەماوە گەشتبینی بەوی هەم پەرلەمانتار بێ هەم ڕایشکار من مڕگەشتبین نیم بەوەی کە کورد بتوانێت ئەوە بکات لەبەرچی بەرەوەی من پێم وایە سەرەتای کێشەکانی کورد لەسەر یەکلاکردنەوەی پۆستەکانی بەغاوچی زۆرترین پۆستە بە دەست پێکات لە بینی بەتایبەتی پارتی و چێتیاکە یەکەم و دووە من لە هەرێمی کوردستاندا ئەمە بابەتێکە کە لەوانەیە پۆستی سەرۆک کۆمار و وەزیر و چێوچێ ئەمە هیچێکە لە کێشەکان کورد کێشێکی دیکەش هەیە کە بێ بیزانین ناتوانێت و بە حکمی ئەم ئەمری واقعیکە لە عێراقا هەیە و جۆرێک لە ئەو منطقە سیاسی کە فەرزە بەسەر عێراقەوە وا ئەخوازێ کورد ناتوانێت تەدەخولی ئەو حاڵەتەی ناو ماڵی شیعە خۆی بکا بڵێ لە پێشەوە بۆ بچێت لەگەڵ لایەنێکیانە لە بەرژۆنی لایەکیانە تەحالف ئەوان کورد بێت چاوەڕێکە کوردیش و سونەش لەم حاڵەتەیە بێت چاوەڕێکن تا کۆمان خۆیان ململانەکە یەکلاکەنەوە کە ململانەکان یەکلا کردەوە ئەو کاتەش زۆر پێویستیان بەوە نابێت کە تۆ چۆن تەعامل لەگەڵ کورداکەن وەکو سەردەمی حەیدەر عیبادیە بینیمان حکومەتیان پێکێنا و کوردیان فەرموو کرا و کاتە یعنی ئەگەر نەشتوایە زۆر دیسان هەر فەرمووی کورد دەکرێت من پێم وایە ینی ئەگەر نەشکرێت داوای ینی هینەکەن داوای ڕێکەوتنی لەگەڵا کرێ ئایا لەگەڵ بەشێک لە کوریا لەگەڵ هەموو کووردا چونکە مقتەدا سەدرڕەئی وایە لەگەڵ بەشێک لە کورد ئەو بەشێک لە سونە و لەگەڵ شیعە حکومەتێکی زۆری نەپێک بێنێت بەڵام ناوی ناوە زۆرینەی براوەکان یان حکومەتی براوەکان ئەمە یاخود کورد وەکو هەمووی یاخولانی کەمی پارتی و یەکێتی بەیەکەوە بەشدار بن چونکە هەموو لە ساڵانی ڕابردووە وەکو کەلتور هیچیان خۆیان ئەویان نەکردو بێ بەش بن لەو لە بەشداریکردن لە حکومەتی عێراقی لە ڕاستیدا ئەمە طبیعەتی بەشداریکردنی کورد دەبێت بەڵام چۆن باشە من ئەمەی کە پێ دەڵام ئەمە باشە لە ئەساسە کوردووە باشترە ئەگەر تەنانەت حکومت عێراقیش پێکات فەرموش نەکرا فەرموو کرا ئەتوانێت بەشداریش نەکە تەمان بەشداری لێ بکات چونکە حکومەتەکە ناقص دەبێت بە پێ و حاڵەتە عورفیەی کە هەیە کە بێ پێکاتەکان لە عێراقا بەشدار بن ئەو کاتە ئەبێت کورد
پێشەوەی کە قسە سەر هیچ پۆستێ بکە قسە لەسەر بەرنامەی سیاسی بکە قسە لەسەر بەرنامەی سیاسی بکە و بەرنامەی سیاسی حکوومەت دا ئایندە چۆن داڕێژێەوە زۆرێک لە کێشەکانی کە پەیوەنددارن بارێمی کوردستانەوە بتوانێت لەو بەرنمەیە جگا بگرێتەوە نەکرد بە کۆمەڵی خطوتی عام بەڵکوێ بچیتە تەفاسیریەوە ئەم بۆ نمونە ئەم بەرنمەیە ئەم خەڵانی کە تایبەتن بە کێشەکانی هەرێم و حکوومەتی ئیتیحادی دۆخی هەرێم چ لە ڕووی دارایی چ لە ڕووی بۆ نمونە بابەتە دەستوریەکانی دیکە چ لەسەر ماف و استحقاقاتی هەرێمی کوردستان لە مشارەکەکردن لە مؤسساتی ئیتیحادیدا لە هەموو ئەم بابەتانە بە تەفسیلی بچنە تەفاسیلەوە و ڕێکەوتنی سەر بکرێت ئەمە ئەبێتە زمانێکی زۆر ئەساسی پێش قسەکردن لەسەر هەر منسەبێک ئەو قوتە ئەداتە کورد کە لەسەر بەرنامە تەنها ئەوەی کە پارتی ویشەتی هەردووشیان یەکتر دڵنیاکەنەوە تیمێکی گفتوگۆکردن من باوەڕم بەوە هەیە ینی ئەبێت جیاوازی هەبێ ئۆپۆزیۆن بەڵام لەم حاڵەتەیە بۆ گفتوگۆکردن گفتوگۆک بەیەکەوە گفتوگۆ بکەن لەسەر ئەم بابەتانە هەتا لەسەر ئەم بابەتانە یەکلا نەکەنەوە قسە سەر هیچ بابەتیشی پەیوەنددار بە مەنسەبەوە نەکەن ئەو کاتە ئەتوان ئەگەر منافەسیشیان هەبێت لەسەر پۆستەکان وەرگرتنی فڵان پۆست لیا فڵان ئەو کاتە منافەسەیە دەست پێ بکەن و بە گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی تر واتە خەڵی یەکەم و جەوهەری لە گفتوگۆکردن لەگەڵ لایەنی عێراقیە بریتی بێت لە چۆنێتی دەستە بەرکردن و زەمانکردنی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئەماکەن هەرچە من لە ڕۆیشی دیکەوە من پێم وایە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو قەوسێکە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ناوێت لەگەڵ بەغایە ئەو بابەتانە بە تەواوەتی چارەسەرکە چونکە قووەتی بەشێک لە قووەتەکەی خۆی لەو جیاوازیەوە وەرگرتووە باشە کەواتە پێشبینی تۆ بۆ کورد ینی بە تایبەتی بۆ ئەم جارە چییە بێ مەسەلەن پێت وایە دووبارە لەسەر هەمان ڕێزکە کلاسیکێکە شەڕی پۆستەکانە کرێ و تەوزیعاتی پۆستەکانە کرێ و دوجار ئەوەی تر ئەسپێرێ بە قەدەر و ڕۆژانی داهاتوو من پێم وایە ینی زۆرترێن تێڕا نابینم یەک لەبەرەوەی بەشێک لانی سەرچێک کە پارتی دموکراتی کوردستانە ناوێت کێشەکان چارەسەرکار لەگەڵ بەغایە ئەوێ بە هەڵواسرایی بمێننەوە چونکە ئەو جیاوازی و حەلنەکردنی و کێشانە دەسەڵاتێکی زۆری بۆ ئەو هێشتوێتەوە بابەتی دووهەمیان خۆیان تەبیعەتیان بە تایبەتی کە ئەوان تا ئەم دەقەیە پێیان وایە لە نەوەتەکانی سەدەی ڕابردووە ئەژین بەوەی کە منافەسەی حزبی و چۆنتی کێبڕچێلەوەی کە کێ لە بەغای ئەتوانێت پێشڕەوایەتی بکانی وڵایەتی کورتکە و بەشێک لە منافەساتان لە منافەسە و ململانەیە کە لە ناوخۆی هەرێما هەیە ئەبەنە بەغا زۆر باشە دکتۆرە من لێگەڕم وڵات دکتۆر ئاراس کەواتە بۆ کورد وەکەوەی کە کاگەمی لێرە باسی کرد ضرورەتی ئەوەی کە بتوانێت پاکێزەکانی خاک و خەڵک و ماف و مەسەلەن ئێمە لە ماوەی ڕابردوو هەر لەگەڵ بەڕێز دوابزانم چەندی دارێکمان هەبووە کە باسمان لەوە کردو چۆن کورد بتوانێت ڕێکەوێ لەسەر مەلەفە داراییەکان لەسەر ئێستا لە ماوەی ڕابردووە پرسی خاک هەر فەرامۆش کرابوو تا ڕادێکی زۆر مەسەلەن لەسەر ئاستی ئەجێندای کورد دەڵێم نەکۆ ئەجێندای حزبەکان چۆن ئەمانە بکاتە پاکێزێک و بتوانێت قووەتێکیان بداتێ لەگەڵ هەر لایەنێک ئەگەر چ فەرموکرا و چی مشارەکەی پێکرا یا مشارەکەی کرد خیتابی پێش هەڵبژاردن دەبێت جیابێ لەگە خیتابی دوای هەڵبژاردن واش هەز دەکەمکەوە چ پارتی چیەکێتی گەشتنێت ئەو قەناعەتەی دائیمەن کە لە بەیەخدایە گرتو بوونە توانیوانە دەستکەوتی زیاتر بۆ هەرێمی کوردستان بێنن ئەو کاتێکەوە ناکۆکی هەبووە ئێمە وەکو کورزەرەرمان کردووە جا بۆیە ئێمەش دەبێ هەوڵ بدەین چ چینی ڕۆشنبیران چ ئەوانەی کەوا لە بواری ئەکادیمی چ لە سیاست لە حزب هەوڵ دەدەن لە لێدوان و نووسین و قسەکانمان هەوڵ بدەین خیتابی پێش هەڵبژاردن بگۆڕین خیتابی دوای هەڵبژاردن لەسەر ئەساسی قسە بکەینکەوە پرۆژەی سیاسی کورد یەکگرتوو بێ لە بەغدا بۆ خزمەتی خاک و نیشتیمان بێ ئەبێ ئەو مادە دەستوریانی کەوا تعتیل کراون تاوەکو ئێستا کاری لەسەر ناکرێ بە تایبەتی دوای ئەو بارودۆخی بەسەر ناوچە کوردستانیەکان داهات دەبێ هەوڵ بدرێ بە تەدریجی ناکرێ بە لە پڕێکە دووبارە ببینەوە ئەکوڕێک لەوێن دەرێ لەسەر ئەو ئەساسی هێواش بێواش خۆتۆ بە خۆتووە بتوانین هەرچنە بێ پێگەی خۆمان ڕاست بکەینەوە لە ناوچە کوردستانەکانی داوەرەوەی هەولێرکەوە ئەوە کێشەی خاچی ئێمەیە ئەنجامەکانیش لەخوا ئەرچەندە لەوانەیە بە جێگای دڵخۆشکەری هەموو لایەکمان نەبێ بەڵام کە 50 زائیدێکین بۆ نمونە لە کەرکووک لە لەینەوەکەوە زیاتر لە
11 کورسی کورت هێناوێتی بە پارتی زیاتری هێناوێکی تری کەمتری هێناوە ئەوە کێشەیە نییە لە کەرکوشش بە پێچەوانەوە کێشەیە نەمیم ئەوەیە ئێمە بتوانین زۆر بە زۆری نوێنەرانی ئەو ناوچەیە ببین ئیسپاتی بکەین بۆ حکوومەتی مرکزی و بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە ئەوە کورد زۆرینەیە لە ناوچە جێناکۆکەکان لەو ناوچانێکەوە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هەژمار دەکرێن بتوانین بڵانسەکە ڕاست بکەینەوە دووبارە ئەو هەڵانێکەوە پێشتر ڕووی داوە و دووبارە نەبێتەوە لە ئایندەدا ئینشاءڵڵا ئەوە لە دەربارەی قۆناغ دوو دەبێ ینی ئێمە هەموو جار منەوە قسەم کردووە براجان یعنی کەسانی شارەزا بەداخەوە نانێرین بۆ بەغدا دەگەڕێمەوە سەر ئەو خاڵێکەوە پێشتر باسم کرد دەستنیشانکردنی کاندید و نردنی کەسانی پسپۆر بۆ بەغدا زۆر زەرورە لە هەموو لێدوانەکان تاکیدم لەسەر ئەوە کردێتەوە لە هەموو قسەکان تاکید لەسەر ئەوە کردێتەوە بۆ کوردستان چێک کاندید دەکەن کاندیدی کەن قەیدناکە پارت و لایەنە سیاسی کوردستانیەکان بە پارتی و بێچێتی و بە گۆڕان و بە حزبە ئیسلامیەکان و علمانیەکانتەوە یان چێک کاندید دەکەن بەڵام بۆ بەغدا ئێمە پێویستمان بە کەسانی زمانزان هەیە پێویستمان بە پسپۆرە جیاجیاکان هەیە بۆ ئەوەی لە بەندێکی یاسایی فێڵمان لێ نەکرێ ئێمە فێڵمان لێکراوە لە خولەکانی تری پەرلەمان بە ئەو جارە فێڵمان لێ نەکرێ ئێوە ناتوانن بڵانزی هێز لە ڕێگای کاری پەرلەمانتاری بگۆڕن مەبەستم ئەندام پەرلەمانەکانە عەلەقەل حزبەکان دەبێت کەسانی شارەزا بنێرن بۆ ئەوی لە پرۆژە یاسایەکان بە فەتحەیەک و بە کەسرەیەک فێڵمان لێ نەکرێ ئێمە زۆر یا ئێستا حەشدی شعبیمان بەڕەسمی ناسان لە عێراق فەرموو پێشمەرگەمان بەڕەسمی ناساندووە کوردیش هەمووی دەنجی پێدا بە پارتی و بێچیتی و بەلایەنەکانتەوە کەواتە ئێمە خۆمان هەڵەمان کردووە کورد هەڵی کردووە کێشە سەرچەکەش ئەوە بووەکەوە ناوناردنی کەسی شارەزا بۆ لەسەر ئەساس و عیلاقاتی شخصی و نزیکی بەرپرس و کوڕی فلان بەرپرس و فلان ڕێز عەشیرەت دکتۆر ئارازانی ناردووە لەسەر ئەساسی ئەومانە ناردووە دکتۆر ئارازانی ئەوە کۆی کە جەناب شارەزای بجگە لە پرۆسە سیاسیەکە مثلا ئەوەی کە لە ئەعلامی عەرەبیان ئەوەی کە لە شەقامی عەرەبی کە بەهۆی ئەوەی کە جەناب زۆر لە بەغاژیت گوێ لێبێ مثلا پێت وایە مثلا فشارەکان لە ئێستاوە بانگەشەی انتخابی دیسان دەست پێ کاتەوە شەقامی عراقی وایە سیاست لە عراق وایە مثلا بەرەو ئەوەیە کە دەستکاری دەستور بکرێ یان بەرەو ئەوەیە کە کورد زیاتر لە قاڵب بدرێ ئەم جارە پێت وایە مثلا ئەمە ڕوئەدا بەڵێ گروپێک هەیە لە ناو شیعەکان و لە ناو سوننەکانیش هێزیشیان هەیە و ئێستاوە ئەندام پەرلەمانی باشیشیان دەرچووە بۆ پەرلەمانی عێراق ئەوانە داوای هەندێک مادەی دەستوریە کرێن کەوا هەموار بکرێتەوە ئەگەر هاتو ئێمە ئەو مادانە هەموار کرایەوە کەسانی پسپۆر و شارەزامان لەوێن دەرنەبوو دووبارە عەبر بوو کێشەیە خۆ ناکرێ هەر مادێکی یاسایی بوو تۆ تەلەفۆنێ بکەیت بۆ حزبەکەت یان بۆ سەرکردایەتی حزبەکەت ئەو مادێ چی بکەن یا چی نەکەن ئای بێکی گەورەیە ئەبێ کەسانێ بنێرین ئوسلوبی قەناعەتکردنی لایەنەکانی تری عێراقیان هەبێ ئێمە خەڵکمان نادۆتە پەر لە بەغدا چۆن لە کوردستان قساکە بە هەمان زمان لەگەڵ ئەوانیش قساکە ئەبێ ئوسلوبی مخاتەبەمان لەگەڵ پارت و لایەنە سیاسەکانی عێراق بگۆڕێ نابێ بۆ زمانێت توندیە قسە لەگەکەن نابێ حساب بۆ ڕایەکانیان نەکەین گفتوگۆ لێک تێگەیشتن لە بوارە جۆراجۆرەکان لە سەرجەم مادە دەستوریەکان ئەساسە ئەبێ زمانێکی نەرمونیانمان هەبێ عەتفی ئەگەر لە هەر کوتلێک 4-5 کەسمان ڕازی کرد لەسەر پرۆژە یاسایەک لە بەرژەوەندی کووردا بێ کەواتە ئێمە براوین بەڕوق و ڕوخقینە شتەکان لەوێندەر بەڕێوە ناچێ بڵێن و نەڵێن ئێمە ئێستا کەمینەیە تۆزە زیاتر لە پەرلەمانی عێراق کەواتە ئەبێ هەوڵ بدەین زۆرترین دەنجی پارت و لایەنە سیاسەکان فراکسیۆنەکانی تر بۆ بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان ببین بەداخەوە کە تاوکو ئێستا کورد موفق نەبوو بە هەموو لایەنەکانیەوە لە بەغدا هیوادارم لەو خولە لەو ئاسەدا بن وەک خولەکەی پێشتر نەبێ داتایەک بڵاو کرایەوە لەسەر کار و چاڵاچیەکانی ئەندام پەرلەمانەکانی هەموو حزبەکان لە عێراقی ئەندام پەرلەمان هەبوو لە خلالی ئەو 3 ساڵە یەک قسەی نەکردووە بەخوای ئەندام پەرلەمانمان هەبوو یەک پرۆژەی پێشکەش نەکردووە ئەندام پەرلەمانمان هەبووە نیوەی جەرچەکان هەرغایب بووە ئەوە بە ئەو شتانە دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەرچ نەبێ کە کاری پەرلەمانتارانە پرۆژە یاساکان فێڵمان لێ نەکرا بەسەمان عەبر نەبێ ئەوەی تر دەمێنێتەوە دەست سەرکردایەتی سیاسی کوردستان بەسەردەم پارت و لایەنە سیاسیەکان ژوورێکی عملیات پێک بهێنن نوێنەری خۆیان تێدا بێن ئەو ژوورە بتوانێت گفتوگۆ بکە لەسەر ئەو پۆستانێکەوە پشتی کوردن لە بەغدا بۆ ئەوەی بتوان ئەچنە بێ بتوانین بە مافەکانی خۆمان بگەین ئەگە بە لە مافەکانی خۆمان کەمتر وەرنەگرین ئەوە قۆناغێکی زۆر گرنگە وەلەو پۆست لای من مهم نییە کورد سەرۆکی پەرلەمانی هەبێت سەرۆکی کۆماری هەبێ ئەوەندەی لە لای من میهمە کەسی شیاو لە شوێنی شیاودا بندرێت بەڵێ دکتۆرە گەڕەمەلات دکتۆرە ئەمینیانی مەسەلەن بەپێی ئەزمموی خۆت ئێمە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمە و پاش کورد پاشە شەی کردو لە عێراقدا کورد و
لە بانگەشەی انتیخابی شوا بوو کە کورد دەبێ قۆناغێکی نوێ و پەڕێکی نوێ هەڵداتەوە بتوانێت ینی دەفعیشتر بڕاتە پێشەوە کورد چۆن ئەتوانێت ئەمە بڕاتەوە لە سنگەری یان عوقی استراتیژی بکاتەوە بەغدا بۆ ئەوەی کە کورد بەهێزەوە بگەڕێتەوە بۆ بەغا ئەبێ بەڕاستی خۆی قاڵ کردبێتەوە بۆ ئەوەی کە ئاڕاستی بەرەو بەغدایە ئاڕاستی بەرەو بەغدا بمانایەوە ناکەیتر ئەوەی بەغاویستی ئەو ئەمە بکە بەڵام میتر مەبەستەوەیە کە هەوڵدات پلان و استراتیژ و ئیدارە و بەڕێوەبردن و هەموو ئەم بابەتانە بە شێوازێک بێت لەگەڵ دەسووری عێراقیان ناکۆک نەبێت بۆ ئەوەی نەبێتە خاڵی سلبیان نقطەی ضعف لەسەر هەرێمی کوردستان و نیشانەی پرسیاری سەر دروستکە ئەمە لایەنێکە لایەن دووەمیان واتە بێت کە کورد خۆی قەناعەتی بەمە هێنابێت لایەنە سەرنجەکانی کە بەشدارە لە پرۆسی سیاسیدا وەکو کورد یەک دوو چۆنێتی تحقیقکردنی ئەم بابەتانە ئەو مافە دەستوریانە یەکێک لەوانش کە باسی یەکەی مۆزوعی تعدیل دەستورە ئەگەر تعدیل دەستور بوو بە ئەمری واقع و فڕستکرا چی ئەەکەی چەند توانات کارتەکانت چین هەموو ئەمانە بتوێت ئێستا خۆیان بۆ ئامادە بکەیت باشترین شتێکەوە یەکەم ینی لە چوارچەوەی استراتیژی کە ئەگەر ببێ بە استراتیژی پێمانە ئەمە استراتیژی هێزە کوردەکان بێ بەتایبەتی بەشیشیان ئەگەر بێ بە استراتیژ ئەوەسا چۆن بە پەیوەندیە ئیقلیمی و نێودوڵەتەکاندا ئەچیتەوە لەسەر و ئەساسا و چۆن توانیت دۆستی باش پێ بکەی ئەوانێکی کاریگەریان لەسەر ساحی عێراقیە دوای ئەوە چۆنێتی هەڵبژاردننی تەحالوفات و نزیکی لەگەڵ هێزە سیاسەکاندا لەسەر بنەمای بەرژەوەندی ئابووری یاخود بەرژەوەندیشتر نەبێ ئەوەندەی لەسەر ینی خاڵی یەکەم بەلای تۆوە بەلای ئەولانی کوردیەوە تحقیقکردنی و ئامانج استراتیژیانە بێت کە هەیە بەتایبەتی لە زۆرێک لە کێشەکاندا بۆن منە لە مۆزوعی خاکدا بابەتی ئەوەندەی بۆ لەگەڵ شیعار ڕێککەوتن ئاسانتر لەگەڵ سونە ڕێککەوتن ئاسان نابێت چونکە تۆ لەگەڵ سونە گەرچی شیعە خۆی بە خاوەن سڵات دەزانێ و بە ینی دیفاع لە سیادی عێراقەکە لە بابەتە ئابوووریەکاندا نەخێرەوە بابەتەکانی دیکەی دەسەڵات و بەشۆندی بەڕێوەبردن لەگەڵ سونە سەر مافە فیدراڵیەکان و چۆتی بێزکردنی هەرێم و دەسەڵاتەکانی لەگەڵ سونە ڕێککەوتن ئاسانترە بەرحاڵ واتە بێ کورد ئەمانە ینی جوان دراسە بکە و تیمی باشی هەبێ بۆ ئەوەی کە ئیدارەی مەلەفی زمانی بە قوتبوون و عمقی استراتیژکردنە بەغدا چییە مەسەلەن بەهێزبوونی هەرێم خۆیەتی لە چیا مەسەلەن چۆن یەکەم لە چەسپانی سیستەمیشی دموکراتی ناو هەرێم خۆیدا هەرێم ئایا توانیوەتی سیستەمیشی دموکراتی و ئەزمونیی حکومڕانی سەرکەوتویە بێ بەداخەونەی بووە کەمەی نەبووە تەنانەت جەماوەری هەرێمی کوردستانیش ئەگەر ئاگاداربین سا 65 دێ هەر بەشداری پرۆسی سیاسی پرۆسی هەڵبژاردنی نەکردووە ڕەنگە لە هەموو عێراق بێت ڕاستە لە عێراقی شایە بەڵام لە عێراق نسبەتەکە بەرزترە غێری بەغا نەبێ غێری ناو بەغدا نەبێت لە عێراق نسبەتەکە بەرزترە بەڵام لە هەرێمی کوردستاندا زۆر نسبەتەکە لە خوارە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەیەوەی کە خەڵک ینی ئیمانی بە عملی سیاسەکەنی ئەمە یەک دوو بابەتیشی دیکە هەیە کە دموکراتیت مافەکانی مرۆڤ لە هەرێمدا بەڕاستی وەکو پێویست نا دموکراتێت هەیە چونکە ئەوەی کە هەیە زۆرجار یعنی ئەکرێتە قوربانی کۆمەڵێک سیناروی تر یاخود مافەکانی مرۆڤ مەتا ئێستا ئەگەرمە بە قوت بێەیەک ڕیزیش ینی سەیریکە ئەگەر هەمومانە بە قوت بێ پێش هەموو شتێکم حکم ئەم هێزە سیاسیانە متمانەی هەوڵاتەکانی خۆیان دەبێت کە متمانەی هەوڵاتەکانی خۆیان بوو ئەگەر کێشەیە کاتەوە ڕۆژێک ینی حەژی شعبی یا فڵان یا هێز عێراقیان هاتن ئەگەر گریمان بەریەکەوتنێکی سەربازیشە بێ خەڵک یەکسەر بە ساعاتە بەرەکانی شەش چۆڵ ناکە وەکو ئەوەی کە لە کەرکووک و لە مەخمور و لە دەشتی مووسڵ بینیمان لە 16 ئۆکتۆبەرە کەواتە ئەمە پەیوەندی بەوەیە کە خەڵک متمانەی بە هێزە سیاسەکان نەماوە متمانەی بە چۆن دروشم و بە قسەکان و بە سیاسەکانیان نەماوە چۆن ئەمە ئەگەڕیتەوە پێچەکە لە خۆی ئەمە یەکەم شت کاتێک هێزێکی سیاسی بەهێز دەبێت کە خۆی بەهێز بێ لە بەرامبەرەکە چۆن حساب بۆکە کاتێک کە خۆت بەهێزی ئەمە یەک دووش چۆنەتی داڕشنەوەی سیاسەتی خۆت بۆکووتم ئەم ئیزدیواجە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا استراتیژی سیاسی مزدەوجە بەشێکی بە ئاڕاستی ئەوەیە کە تۆ وەکو دەوڵەتی سەربەخۆ کار دەکەن لە بابەتە ئابوووریەکاندا لە پەیوەندە دیبلۆماسیەکاندا لە زۆر شتی تردا بەشیشی دیکەشی کاتێککە تینیان بۆ دێت
ئەڵێن نێمە بەشێکین لە عێراق و نازانم پێویستەکە حکوومەتی عراقی پارەمان بۆ بنێرە یاخود یارمەتیمان بدایە زۆر جار کەشێشەیەکی بۆ منە ئەمنی دێتە پێشەوە داوای هاوکاریەکرێت کەواتە هەموو ئەم بابەتانە تۆ ئەبێ خۆت ساخکەیتەوە لە ڕووی استراتیجەوە بە چارەسێکە ڕۆی بابەتیشی سێمیان خەڵی سێمیان هەڵبژاردننی هاوپەیمانەکانتە چۆن هاوپەیمانەکان هەڵدەبژێری چێن لەگەڵ چێ هاوپەیمانیەکەی چێن ئەو لایەنانی کە نزیکترین حسابێکی ئیقلیمیش بکرێت وەکووتم ئەبێ بە پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتەکانی شتا بچیتەوە و لە ناو عێراقیشدا ئەو لایەنانە چێن کە ئەتوانرێت لەگەڵ تا هاوکار بن یاخود نەرمیە زیاتر بنوێن بۆ ئەوەی کە مافەکانی تۆ ئیقرار پێ بکەن ئەمانە هەمووی ئەو خەڵانن کە کورد پێویستەکات سەر لە نوێ پێداچوونەوەیان پێ بکە ئەگەر نێتی هەبێت بۆی کە بتوانێت بە ئاراستەیەکی باش پەیوەندەکانی لەگەڵ بەغای بەرەو پێشەوە بەرێەوە مافەکانی خۆی پارێزێ و مافی خەڵکی هەرێمی کوردستانی پارێزێت چونکە لەبیرمان نەچێت ینی ئێمە حەز بە مەترسەکەی بۆ سەر هەرێمی کوردستان لە حکوومەتی داهاتوو سەیری وەکو مەترسیە منی نا بەڵام ئەم بابەتە قۆناغبەندە ینی ئێستا بۆ نمونە ئێمە لە قۆناغێکانی زۆری فەرق لە ساڵی 2010 باشە ئێمە زۆری فەرق لە ساڵی 2010 کۆمەڵی کێس لە بەغا باڵا دەست بوون کە زۆر حساب بۆ دەستوریش ناکەن ئێستا زۆرینەی زۆری هێزە شیعەکان بە دەرەجەی یەک داوای گۆڕین دەستورەکەن بەڵام هەرێکیان لە سوودێکەوە هەرێکیان بە شێوازێک تەنانەت هێزە تشرینەکانیش پێیان وایە بێم دەستورە بگۆڕدرێ باش کەمانێکە هێزەکانی ینی ئۆکتۆبرن ئەمانە پێیان وایە بێ دەستور بگۆڕێ دەوڵەتی قانونەکە پێی وایە بێ دەستور ینی تعدیل بکرێ ئەو تا مختار سەدر لە زۆرێک لە دوانەکانیە باسی ئەوەی کردووە کە ئەبێم دەستورە بگۆڕێ و کە لەگەڵ وەزی عێراقا بگونجێ کەواتە ئەمان بەرنامەیە ئەوانەی دەستور بگۆڕن کە دەستوریان گۆڕی واتە خاڵی کە زۆر سەرەکی و گرفتە بۆ ئەوان با تایبەتی هەرێمی کوردستان و مافەکانێتی لە دەستوردا ئەوێ لە قاڵ بدەن ئەکید ئەوەی لە قاڵ بدرێ و بۆیە کاتێککە تۆ بەهێز نەبیت و نەتوانیت هاوپەیمانی باشت هەبێ و خۆ لەناو خۆتا بۆ من ئەوەندە کارتی بەهێزت نەبێ یەکێک لەوانە کە ئەڵێم کاتەکە هاوڵاتی متمانەیە بێ بەم هێزە سیاسیانە یا بە حکوومەتەکە یا بۆی ئەتوانێت دیفاعی لێ بکە ئەو کاتە ینی هێزی ئەمنی یاخود قواتی هێزی بەرگریکردن بەشێکە لە کارتێکی گەورە کە ئەتوانێت دیفاع لێ بکە حسابی بۆ ئەکرێ بەس کاتێک کە تۆ بەم دۆخی ئێستاوەی ئەوانیش حسابیەوەکەن کە هیچ ینی هاوڵاتیەکانت لێت بێزارنەوانەیە هەندێک لایەنی سیاسی تەنانەت هاوڵاتی ئەم هەرێمە بێ خواخوای بێکە ئەم حیزبانە بڕۆن لە ساحەکە چونکە ئەوەنە پێیان لە جەرجی ناوە ئەوەنە مافەکانی خەڵکیان خواردووە ئەوەنە ئازاری خەڵکیان داوە لە وە خراپ ئەم هەرێمەیان بڕێوە بردووە بەڵێ کاک ئەمین دکتۆر دواسەرنجی بەڕێزت مەسەلەن بە هەموو ئەو ئاڵنگاریانی ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە کورد دەبێت چی بکات بە کورتی بێت سوپاس دەکەم بەڵێ وەڵام لەسەر ئەوە قسە دەکەم کەوا سیستەمی دیموکراتی لە عێراق سیستەمێکی لەرزۆکە ئەگەر بێت و مقارنەیەکیش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکە من پێچەوانەی میوانە بەڕێزەکەتان هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراسی و لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر لە پێشەوەی عێراقین بە حکمەوەی ئەمن لە بەغدا زۆر گەڕاوم و زۆر لە ناویان ژاوم طبعاً بچووکترین خزمەتگوزاری لە بەغدا نییە بۆ خەڵک ئاستی بژێوی ژیانی خەڵک لە بەغدا بەڕادێکدا دابەزیوە لە ناوەڕاست و باشووری عێراقتەوە خەڵکەکە زۆر بێزارن 157 عێراقیەکان بەشداری دەنگدانیان نەکرد بۆیە ئێمە کێشەی تەفسیرمان هەیە لە عفوم کە بەسی چرکە کێشەی تەفسیری مادە دەستوریەکانمان هەیە لە عێراق بۆیە پێویستە تیمێکی بەهێزی یاسایی لە بوارە جۆراوجۆرەکان ئامادە بکرێت چونکە هیچ گومانم تێدا نییە لەو خۆ لە هەوڵی هەموارکردنی هەندێک مادەی دەستوری ئەدرێ وا بکەین ئەگەر بە کەمترین زەرری شێدا دەربچین هەر لە قازانجی میلەتی کووردە بۆ ئەوی بتوانین مافە دەستوریەکانی خۆمان بپارێزین هەرچەندە دەستور تەنیا بەنسبەت هەرێمی کوردستان زۆر بە زۆری ئەو مادانێکەوە پەیوەستن بە هەرێمی کوردستان وەکو حوبرێک ماوەتەوە لەسەر قاغەز کاری پێ ناکرێ کەواتە سیستەمی دیموکراسی و دەستوری عێراق بە دەستورێکی لەرزۆک و بە سیستەمێکی دیموکراسی لەرزۆ کەژمارەکەم ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە سپاس دکتۆر دواسەرنجت کورتی بێ وەڵا هەر حەزم کرد جوابێەوە بمەوە لە عێراق هیچ هەڵبژاردنەیەکی پەرلەمانی دووە نەخراوە لە عێراقا ینی عملی دموکراسی زۆر لە پێشترە لە هەرێمی کوردستاندا ئێمە هەرێمی کوردستان بینین کاندید کوژراوە ئەم ئەو بابەتە بابەتێکی ئەمنیە لە
هەرێمی کوردستانیشە خەڵکە کوژێ خەڵک تەنانەت لەسەر قسەکردن لەسەر خۆپیشاندان ئەگیرێ و بە ساڵ بە 2 ساڵ لە سز نایە محاکەمە ناکرێت نادرێت دادگار ئەمە ڕێزگرتنی دموکراسی نییە لە هەرێمی کوردستاندا بەداخۆی ئەمە زۆر لە دواوی بەغاین لە ڕووی دموکراسیەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بکرد ڕایشکاری خولی پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا خوێندکاری یاسا یاخود شارەزای یاسای نێودەوڵەتی و چاودێری سیاسی کە لەو لێرە لەگەڵ مامون دووبارە سپاس کاکەمین بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ.